سڵاوتان لەبێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای دانی کوشتنی ڕۆژنامەنووس کاوە گەرمانی دەکات و داوا لە حکوومەت هێرشی دەکات ئەنجامدەرانی ئەو ڕووداوە بدۆزنەوە و دادگایی بکرێن. لە بەیاننامەیەکدا کە لە پێگەی فەرمی باڵۆزخانی ئەمریکا لە عێراق بڵاوکراوەتەوەتی داتوە باتوندی دانی کوشتنی ڕۆژنامەنووس کاوە گەرمانی دەکەن و بە گومانی شل لە کوشتنەکەی بەتایبەت کە پێشتر بەوەی کارەکەیەوە هەڕەشەی دەکرابوو. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند و ڕژاندنی دۆسیەکانی کوشتن و کوشتار بۆ دژایەتیکردنی یەکێتی ئەنجامەکەی پێچەوانە دەبێتەوە پێویستە زۆر لایەن لەبەر خاتری یەکێتی نا بەڵکو لەبەر خاتری خۆیان لێی بە دوور بگرن بەبێەوە یامەژە بەو لایەنە بکات. بەڵام ئەم وتەیە وەڵامە بۆ نووسەرێکی پارتی دیموکراتی کوردستان. پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان بەرەو نزمبوونەوە دەچن و لە زۆربەی شوێنەکان بۆ پلەکانی ژێر سفری پلەی سەدی نزم بۆتەوە. بە پێڕاگەنداوێکی بەڕێوەبەرایەتی کەشناسی و بوومەلەرزەی هەرێمی کوردستان پلەی گەرما لە هەولێر بۆ ناقس 1 پلەی سەدی نزم بۆتەوە و پلەی گەرما لە سلێمانی بۆ ناقس 3 پلەی سەدی نزم بۆتەوە. پلەی گەرمای دۆچیش بۆ ناقس 2 پلەی سەدی نزم بۆتەوە. دوو کرێکار لە کاتی کارکردن لە سلێمانی گیانیان لەدەستدا بە وتەی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی کوردستان یەکێکیان خوێندکاری زانکۆ بووە. عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بیناسازی کوردستان بە NRT ڕاگەیاند یەکێک لە کرێکارەکان خوێندکاری زانکۆی سلێمانی و سەر لە بەیانی ئەمڕۆ لە کاتی کارکردن لە بینایەک بەشێک لە سەقفی بیناکە بەسەریدا ڕووخاوە و گیانی لەدەستداوە. جێگیری بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی ڕایگەیاند کەمال محەممەد بەرپرسی لیقی پارتی لە کەرکووک پێی وتون کە ئەوان وەک پارتی لە سەرکردایەتەوە تا خوارەوە بە هیچ شێوەیەک نەجمەدین کەریمیان وەک سەرۆکی لیستی کەرکووکی کوردستانی قبوڵ نییە و ئەگەر ئەو سەرۆک لیست بێتەوە بەشداری ئەو لیستە ناکەن. ئاژانسێکی هەواڵی کۆریا ئاشکرای کردووە کە گروپی کۆمپانیەکانی کۆنسۆرتیۆم کە دامەزراوی نەوتی کۆریا لە خۆ دەگرێت پێگەیەکی نوێنەوت لە باکووری هەرێمی کوردستان دۆزیوەتەوە و ڕایگەیاندووە کە لە هەوڵیەوەدایە ئاستی بەرەمێنانیەوە لە سەرەتای ساڵی 2014 بگەێنێتە 10,000 بەرمیل لە ڕۆژێکدا. سەرکردەی بەرەی دیالۆگی نیشتیمانی ئاشکرای کرد کە هاوپەیمانێتێکی نوێ لە نێوان ساڵە مطلق سەرۆکی بەرەکە و ئۆسامە نوجەفی سەرۆکی تلافی متحەدون بۆ بەشداریکردن لە هەڵبژێردنە پەرلەمانێکی ساڵی داهاتوو لە ئارادایە. بە مەبەستی گفتوگۆکردن لە ئاباری ئەو ململانێنی کە ڕوبەڕووی ئەنجومەنەکەیان دەبێتەوە لە ڕووی سیاسی وابووریەوە ئەمڕۆ لە وڵاتی کۆیت خولی 34 لوتکەی ئەنجومەنی هاریکاری گرێ دەدرێت. وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند ڕێکەوتنی ئەتۆمی ئێران کۆتایی دێ ئەگەر کۆنگرێسی ئەمریکا سزای نوێ بەسەر وڵاتەکەیدا بسەپێنێت. لە چاپێککەوتنێکدا لەگەڵ گۆڤاری تایمدا محەممەد جەواز زەریف ڕایگەیاند ئەگەر کۆنگرێسی ئەمریکا هەوڵ بدات سزای ئابووری نوێ بەسەر ئێراندا بسەپێنێت ئەگەرچی لە دوای 6 مانگی تریش سزاکان بچنە قۆناغی جێبەجێکردنەوە ئەوان ئەو ڕێکەوتنە ئەتۆمی لە 24 مانگی تشکینی دووەم لە نێوان ئێران و گروپی 5 ئیمزایان کرد لە ڕوویکرداریەوە کۆتایی پێدەیت. کورتێک لە هەواڵەکان پێشکەش کرا ئاسوودەبن.